لە وەرزی دووەمی سولی تایمس لای عەبدوڵای کوێخا موبارەکم RPG ناوە بە بەڕێوبەرایەتی کارەبای چەمچەماڵەوە بۆ ئەوەی کارەبا بیرێت بە خەڵکەکەی. بزانم عەبدوڵای کوێخا موبارەک چییە؟ دا بۆ پرسیارت جێنێڵین بۆ مێژوو. ئەم سامانەت لەکوێ بوو؟ بەڵێ خۆشگوزەرانم شوێن و ڕێم باشە. بە یەک دەرپێناسەی نەوشیروان موستەفام بۆ بکە. ساڵی ئاخیری کاگنیشتوان دێمە شاردرا بوو. هەر بەڕاست نەوشیروان موستەفا ڕاستی کرد. گۆڕان خەونێکی مێژووی بوو ئێوەمانان لە نیوەڕێدا بەجێتان هێڵا یاخۆت نە. نەوشیروان موستەفا هەڵە بوو. گۆڕان بەڕاستی وەکو ئەوەی کە خەڵک ئەڵێ دۆڕان. نەپێکرا. گۆڕانەوە نی. جا گۆڕان وڵای نازانم خۆی سا بۆ تۆ هات بۆتە قسەی ناو خەڵکاڵێ ماوە تا باسی. شاسوار عەبدوڵای بەدار و دەستەکەی بتووە کە بڵێن عەبدوڵای کوێخا موبارەک 6 حیزبی گۆڕی. کۆبوونەوە لەسەر کۆبوونەوەکەن لەسەرەوەی چۆنی لایکیان زۆر. چۆنی چ جۆرە ئیمۆجیە بەکاربێنە تو ئەو خوای ئەمە ڕاستە میلەتیە چاوەڕوانی حیزبێکی ئۆپۆسیۆن بێ ئەو ئیش لەسەر بابەتی لایک و ئیمۆجی بکە. لاور شێخ جەنگی ئەو سەرۆکێشێتی ئەم شاسوار عەبدوڵای ئەماکە چیاونما ئەماکە وەڵا نازانم لەگەڵ ڕێزمان ڕەنگە ماوەتر کاگە حەمەش تووشی ئەم دەردەبێت. بۆ دەنگن نەبوو لەو خۆپشاندانان. گەنجەکان لەگەڵ کۆمەلگایە بە یەکەوە بتەقنەوە بە دەسەڵاتە. مافی خۆیان وەرگرن و دەسەڵات بڵێن لە ناو بەرن. باوەڕت بە خۆپشاندان ماوە تۆ خۆت. بۆمان سەر نەگری ئێمە ئەم تەقینەوەی دروستکەین ڕەنگە وردە وردەوای لێبێت داواکەین با ڕاپەڕین. کەواتە پێت وایە خەڵک خۆیان بارودۆخەی پێ لەکوێی دنیا بووە خۆپێشاندان بۆ داوای ماڤ لە ستەمکار بڵێ من خۆپێشاندانەکەم لێرە لەم پارک لە گۆڕانەوە تا ئەو پەڕی پرسیارەکانم ئەڕوات لەگەڵ مابن.